42 ساڵم مامۆستا بووم. چه هەستێک دێ لە پاش 42 ساڵ ئەمڕۆ خانشین کراویدوە ئەو پیشەیە بەجێ دێڵی؟ ئەو پیشەیەم زۆر خۆشەویست. ئێستاش زۆرم پێ ناخۆشە کە ئەم قوتابخانە بەجێڵم، نەوەکانم بەجێڵم و دابڕام لە قوتابخانە. هەستێکی زۆر ناخۆش بوو. خوێندنی ساڵانی پێشوو زۆر خوێندنێکی سەرکەوتوو بوو، بەڵام ئێستا باوەڕ ناکەم زۆر سەرکەوتوو نییە. زۆرم بەدڵ نییە، نازانم بەدڵ سۆزانە وانە بڵێنەوە مناڵەکانی قوتابخانە وەکو مناڵەکانی خۆیان سەیرکەن، چۆن هەز دەکەن مامۆسای باش وانە بە مناڵەکانیان بڵێن، ئەوانیش بە جوانی دەرسەکان بە نەوەکانی تر بڵێن. بیری قوتابیەکانت ناکەیت؟ هەر زۆر ئەڕۆم بۆ قوتابخانە، هەفتەی 2 جارە چم بۆ قوتابخانە سەریان لێم. یادەوەری زۆر خۆشمان هەیە لە قوتابخانە، لەگەڵ مامۆستاکانە، لەگەڵ قوتابیەکانە. باوەڕکە قوتابیەکان عید میلادێکیان بۆ کردم، زۆر دڵخۆش بووم، یعنی لەپڕ کردیان، خۆشم هەستم پێ نەکرد، لەپڕ مفاجئ بوو بۆ من.